معرفەت و هەڵبژاردن بەشی دووەم لە نووسینی بێستون محەممەد ساڵح بۆ ئەوەی عەقڵی دەستە جەمعی قەراری تەندروست بدەین ئەم گۆشەیە بێئومێدی نییە نا بگرە دواخستنی قەراری خەفەکراو نییە بۆ گەڕانەوە و هەنگاو بەرەو دواوە یاخود بۆ لە باربردنی و دەرفەتی لە پێشمانە بگرە ئاسۆیەکە بۆ کرانەوەی چەتر و خانێ عەقڵی من و تۆی هاوڵاتی و خستنەوەی خاڵە بۆ سەرپیتی دەستەواژە تەندروستەکان لە پێناو چاکەی گشتی و بەرژەوەندی باڵا و گشتی و سەروەری قانون و سڕینەوەی عەقڵی دەرەبەگی سیاسی و ئاشبەتاڵ لەڕێ معریفەت لە فەلسەفەی کۆنومێ ناسینی حەقیقەتە و پەیوەندی لەگەڵ ڕاستیدا لە دیری ئیسلامیشەوە واتە خواناسی و ئاگاداربوون لە حەق بە کورتی دەشێت جیاوازی لە نێوان معریفەت و زانیاری و حکمتدا بکرێت هەڵبژاردننی بربژێر لە هەر حیزب و گروپ و سربەخۆیەک ئەشێ حەقیقەتی بزانیت ئاگادار و ئاشنا ببیت بە ئەزمموی پێشتری تا زیاتر و قوڵتر ئاشنا بە معریفەتی ببی ئەشێ زانیاریەکانی بزانی لە تەواوی بوارەکانی خودی و بابەتی تاڕوون و ئاشکرا بێ لەلات ئاستی خوێندنی لە چ پلەیەکدایە بۆ ئەوەی لە حکمەتی بربژێرەکە دڵنیابیت و بەکاربەری معریفەت و زانیاریەکانی پراوپڕ و لێوان لێوی تواناکانیت لە لاگەڵاڵە دەبێت بۆ ئەوەی لە حکمەتی بربژێرەکە دڵنیابیت و بەکاربەری معریفەت و زانیاریەکانی پراوپڕ و لێوان لێوی تواناکانیت لە لاگەڵاڵە دەبێت و ئەوەی کات قەراری متمانە پێدانی بدا بە ئا یاخود بەنا مەقسەدی کەلام دڵنیام ئاسی هۆشیاری چین و توێژی کۆمەڵگە لەم قۆناغەدا ڕاستەوخۆ بۆ ئەوە دەچن بڵێن ئەمە خەڵەفاندنە ئەوەی بۆ چییە دەنگێکە و بیدا تازەترین زانیاری بەهای دەنگ لە خوار و ناوەڕاستی عێراق وەک لە ڕاگەیاندن و سۆشەڵ میدیاوە دەیخوێنینەوە لە نێوان 50,000 تا 500,000 دینار گەیشتووە و تا بێت ڕۆژ بە ڕۆژ نرخەکەی ڕوود لە زیاد بوونا بەهای کورسێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئیمارات و قەتەر و سعودیە گەیشتۆتە بلۆکێک دۆلار واتە 1 ملیۆن دۆلاری ئەمریکی گەمەکە قوڵە و مەشهەدی سیاسی هەڵبژاردننی داهاتووی عێراق بازارگەرمی ئیقلیمی و نەوڵەتی سەرباری بە غەزاکردن و چنینەوەی غەنیمەکان لەلایەن حیزب و گروپە بەهێزەکانەوە بە حکمی ماڵی سیاسی و پشتگیری وڵاتانی لەسەر و ناویان هاتوو گڕ ئەگرێت و ئەخیرەن یەکەم جەولە پێک هەڵپژانی ئێران و ئیسرائیل کە 12 ڕۆژی خایاند تا ئێستا ئاسەوارەکانی چەشنی شەبەنگ لەسەر شانووی سیاسی عێراق مەتەڕێز لە یەکگرتنە و ئەوانەی بەرژەوەندیان لە عێراقدا تا ئێستا بەردەوامە سیاسەتی ڕۆژیان لە چەک و جبەخانە و تانک و تۆپڕۆکێت و ئەسکەرتارێتەوە بە هزرێکی پڕ لە حکمەتەوە دەڕواننە ماریفەت و زانیاریەکان و ئاراستەکان کێبڕکی یاریەکە ئاراستەکردنێتی بۆ خەباتی پەرلەمانی و چنینەوەی زۆرترین کورسی پەرلەمان بۆیە ماریفەت و هەڵبژاردن بۆ گەلانی عێراق نەهامەتی و نەکبەتیە و بۆ وڵاتانی خاوەن بەرژەوەندی نیعمەتە هەر وەک سامانی ژێرزەوی سەرزەوی هاوتەری بەرژەوەندیەکانیان دەپارێزن سڵاو لە کاکە حەمێ حاجی مەحموود و مانۆڕەکانی خوێندنەوەی ورد لە بڕین و گرتنەوەی ئاو و شانەوەی یەکەم ژماری تیر و پشکی لیستەکەی پارتی دیموکرات و سۆسیالیستی کوردستان بوو بۆ خۆم هەڵوەستەم کرد ئەمە درێژکراوە حیزبەکەی کاکە حەمەیەت و مەزمەبەستیانە بڵەن حسک دەوەرە ماریفەت و هەڵبژاردن بگونجێنە بۆ گەلی بێموچە و بندیوات تێگەیشتن ممکنە و ممکنیش نییە بەردەوامین